6 ئەیلولی ساڵی 1930 ئەو ڕۆژەی کوردستان بە عێراقی وت نا بۆ ژێردەستەبوون و خزمەتکاری. دەوڵەتانی ئیستیعمار و کۆلۆنیاڵ لە کۆندا و لە ناویاندا بەریتانیا لەسەر زاری چەرچڵ هاوکێشەیەکی خستە ناو فەرهەنگی سیاسیەوە، ئەویش بریتی بوو لە سیاسەتی پەرتکە و زاڵبە. لێرەوە دەوڵەتانی خاوەنهێز لە ناو گەلانی یەکگرتوودا ئەو سیاسەتەیان پەیڕەو کرد و یەکگرتووی گەلانیان لەناو برد. توانیان ئەوەی مەبەستیانە بێ ئەوەی سەرباز بەکاربێنن بەدەستی بێنن. سەرجەمە و گەلانەی ناتەبان و لەگەڵ یەکتر لە کێشەدان خاوەنی مەزنترین سوپاش بن. کۆنتڕۆڵکردنیان ئاسانترە لەو گەلانەی کەمن بەڵام خاوەن ئیرادەن و یەکگرتوون. دروستکردنی دەوڵەتی عێراق لەلایەن بەریتانیا و دەوڵەتانی هاوپەیمان هەر لە سەرەتاوە کورد قبوڵی نەکرد، سەرباری ناڕەزایەتی کورد، بەڵام دەوڵەتانی ئیستیعمار کوردەکانیشیان خستە چوارچێوەی ئەو دەوڵەتە تازە. لە سەرەتاوە تێکەڵچوون لە نێوان عێراقی تازە و کوردەکان دروست بوو، بەڵام بەریتانیا لە پشت عێراق مایەوە و هەوڵی دەدا بە هەر نرخێک بێت پرۆژەکەی بۆ دروستکردنی ئەو دەوڵەتە سەر بگرێت. شەڕکردن لەو کاتەدا لە بەرژەوەندی نەبوو، چونکە لە زۆر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کێشەدا بوو. هەوڵدرا هەندێ پۆست ببەخشرێ بە کورد تا لە بەرامبەردا بیریان لای کێشە سەرەکیەکە نەبێ کە سەربەخۆیی و خودموختاریە. لە ناوچەی سلێمانی و دەوروبەری هەر لە سەرەتای ساڵی 1970 کوردەکان با سەرکردایەتی شێخ مەحموود جۆرێک لە حکمی خۆبەرەوبەریان هەبوو، بەڵام دواتر هەڵوەشێنرایەوە و کۆتایی بەو حکوومەتە خۆجێیە هێنراب. ساڵی 1970 سلێمانی یەکەم شار بوو دژی ئینگلیزەکان خۆپشاندانی کردو، دژ بە سیاسەتی ئینگلیز وەستا. ساڵی 1922 شاری سلێمانی و دەوروبەری کە ناوچەی ناڕەزایەتی بوون لەلایەن فڕۆکە جەنگیەکانی بەریتانیاوە بۆردومان کراب. 5 ئەیلولی ساڵی 1922 ئینگلیزەکان لە سلێمانی کشانەوە و دووەم حکوومەت لەلایەن شێخ مەحموود پێکێنرا و هەر لەو ساڵەدا چەند حیزبێکی کوردی دروست بوون، لەوانە جەمعیەتی کوردستان با سەرۆکایەتی مستەفا پاشای یامولکی، حیزبی نیشتیمانی کورد و حیزبی ئیسلامی کورد. کۆتایی ساڵی 1925 و سەرەتای ساڵی 1926 ئینگلیز پرۆژەکەی خستە بواری جێبەجێکردن و ویلایەتی مووسڵی بە فەرمی خستە سەر عێراق. کوردەکان ناڕەزایەتیان دەربڕی و لابەر دەرکی سەرای شاری سلێمانی خۆپشاندانی ناڕەزایەتی ئەنجام دراب. ساڵی 1929 قەیرانێکی گەورەی ئابووری جیهانی گرتەوە و عێراق لەو کاتەدا بە خراپترین دۆخی ئابووریدا تێدەپەڕی. ساڵی 1930 عێراق و ئینگلیز ڕێکەوتنێکیان ئیمزا کرد. ئینگلیزەکان ویستیان عێراق لە کۆمەڵەی نەتەوەکان بکەنە ئەندام، بۆ مەبەستا ویستیان ڕاپرسی ئەنجام بدەن. لە هەر شارێک سندوقێکی دەنگدان دانرا. ڕۆژی 6 ئەیلولی ساڵی 1930 لە سەرای سلێمانی کە تایبەت کرابوو بە دەنگدان، خەڵک لە پاڵ ڕەتکردنەوەی کۆی پرۆسەکە چەند داواکاریەکیان ئاراستەی مەندووبی سامی بەریتانیا کرد. لەوانە یەکەم هەڵبژاردننی نوێنەری ڕاستەقینەی سلێمانی بۆ ئەنجومەنی نوێنەران، دووەم دەستەبەرکردنی مافەکانی کورد وەک نەتەوە و گەڕانەوەی ئەو مافانەی زەوت کراون، سێەم گێڕانەوەی تۆفیق وهبی بۆ سەر کارەکەی خۆی، چوارەم هێنانەوەی کوردەکانی خواروی عێراق بۆ کوردستان، پێنجەم دانەنانی فەرمانبەرانی عەرەب لە ناوچە کوردنشینەکان. باپێی گێڕانەوەی جەمال بابانی مێژونووس وەکیلی متەسەڕفی ئەو کات کە ئینگلیز بوو ناوی ئالیان بوو، لە شوێنی متەسەڕفیەت کۆبوونەوەیەک ساز کرا، بەڵام لەو ڕۆژەدا خەڵکی سلێمانی دەستی کرد بە خۆپشاندان. نخبەی خوێندەوار و شاعیران و کەسایەتیەکان پێشەوایەتیان کرد، لە نێویاندا فایق بێکەسی شاعیر. ئەو یاسایی شکاند کە چینەکان بەتەنها داوای مافی خۆیان بکەن، بۆیە لە خوێندنگەکەی خۆیەوە لەگەڵ فێرخوازەکانی بەرەو مەیدانی سەراهات کە ناوەندی دەنگدانەکە بوو. وەکیلی متەسەڕفی ئینگلیز کە ئاپۆڕای جەماوەر دەبینێت فەرمانی تەقەکردن دەدات. لەو کاتەدا کەسایەتی عەبدوڵڵا مەحێدین مەلا ئیبراهیم ناسراو بە ئەولەسیس بە ئیرادەیەکی گەش و بەهێز هێرش دەکاتە سەر ئەو کەسانەی کە دەستیان هەبوو لە کوشتنی دەیان کەسی خەڵکی شارەکە، بەڵام لەم ڕوبەڕووبوونەوەیەدا شەهید دەبێت. ئەو کات ژمارەیەکی زۆری ئەوانەی وەک نوێنەرانی خۆپشاندان ناسران دەستگیر کران، لەوانە فایق بێکەس، ڕەشید کەریم، ڕەفیق حلمی، مستەفا مەولود، ساڵح قەفتان، شێخ محەممەد گوڵانی، شەوکەت عەزمی بابان، عەزیز فەرەج و کەریم سەعید. ژمارەیەک لە گیراوەکان ڕەوانەی کەرکووک کران، لەوانە عەزمی بەگی بابان، میرزا تۆفیق قەزاز، حەمەی ئەو ڕەحماناغا، ئەو ڕەحماناغای ئەحمەد پاشا و مەجید ئەفەندی. مێژونووسان لەسەر ژمارەی شەیدانی خۆپشاندانەکە ئاماژەیان بە چەند ژمارەیە کردووە، بەو جۆرە 12، 20، 25 کەس. هەندێک سەرچاوەی تر ئاماژە بە 45 کەس دەکات. ژمارەی گیراوان 17 کەس و هەندە سێرچاوەی تر ژمارەکە بە زیاتر دادەنێن. ژمارەی و کەسانەی بریندار بوون 100 کەس بوو.
مێژوونووسانی کورد و لە ناویاندا دکتۆر کەمال مەزهەر و جەمال بابان بڕوایان وایە ئەو ڕۆژەکە لە ناو کووردا بە ڕۆژە ڕەشەکە ناسراوە هەڵەیە، چونکە ئەمە ڕۆژێکی گەشە لە بەرەنگاری و یەکگرتووی و یەکگوتاری کورد. ئەو ڕۆژە بوو کە کورد داوای مافەکانی کرد. ئەو ڕۆژە با بڕوای مێژوونووسانی کورد پێویست ناکات چیتر ئەو ناوە بەکاربهێنرێت. دکتۆر کەمال مەزهەر ئاماژە بە ناوی نوێنەرانی کورد دەکات لە عێراق کە نوێنەرایەتی کورد و شارەکانیان دەکرد. لەوانە محەممەد جاف نوێنەری کەرکووک، حازم ئاغا نوێنەری مووسڵ، محەممەد ساڵح نوێنەری سلێمانی، مارف جیاوک نوێنەری هەولێر. سەرجەم نوێنەرەکان دەنگیان خستە پاڵ سلێمانی و تەنانەت باپێی سەرچاوەکان هەردوو نوێنەری هەولێر و کەرکووک بە ناوی خەڵکەوە لە پاڵ کۆمەڵێک هۆزی گەورەی ناوچەکە دەڵێن ئێمە دەنگمان لەگەڵ دەنگی سلێمانیە و داواکانی ئەوان داوای ئێمن. ئەمە ئەو ڕۆژە بوو کە کورد یەک تیم بوو لا داواکردنی مافەکانی و بۆ جاری یەکەم هەوڵدرا عەقڵی ناوچەیی بخەنە لاوە. ساڵی 1930 کورد بە کۆمەڵێک داواکاریەوە بەرەو عێراق چوو. داواکانی ئاراستەی مندوبی سامی لا بەریتانیا کرد. داواکارەکانیان لە چەند خاڵێک گەڵاڵە کرد. یەکەم دامەزراندنی دەوڵەتێکی کوردی لە زاخۆ تا پشتی خانەقین. دووەم عەرەبەکان چ سەرباز و چ فەرمانبەران لەو ناوچانەدا نەمێننەوە. سێەم کوردستان لە ژێر چاودێری بەریتانیادا بمێنێتەوە تا کۆمەڵی نەتەوەکان بڕیاری بۆ دەردەکات. چوارەم ئەفسەرانی کورد کە لە خوار و عێراقن بگەڕێنەوە بۆ کوردستان. ئەم داواکاریانە کە داواکاری خەڵکی کوردستان و نوێنەرانی کورد بوو لە شوباتی ساڵی 1930 ئاراستەی کاربەدەستان و نوێنەری بەریتانیا کران. ڕۆژی 6 ئەیلول بە جۆرێک بوو نەک هەر لە مێژوودا، بەڵکو شاعیرانی کورد لە ناو ئەدەبیاتیشدا لەسەر ئەم ڕۆژە وەستاون. گۆرانی شاعیر بۆ ئەم ڕۆژە دەڵێت بڵێ بەو بووکی تازەی یەکشەوەم گەر هاتە سەر نەعشم، نەڵێ خۆی بۆ وەتەن کوشت و لەڕێی عەشقی منە نەژیا. وەزیفەم بوو لە پێناوی وڵاتێکە سەر ببەخشم کە تۆی پەروەردە کرد بۆ من لە داوێنی چیا و کەژە. پیرەمێردی شاعیر لە پەیوەست بەم ڕۆژەدا دەڵێت چەپکێ لە گوڵەکەی باغچەکەی سەرا کە بە خوێنی لاوان ئاودرا، دەک خەجاڵەت بن لە ڕووی مەحشەرا، ئێمە خاکی خەم ئەکەین بەسەرا. کورد نەمردووە خەیاڵتان خاوە، بەراعەتی نەجات بە خوێن ئاودراوە. من ڕەنگی سوورم بۆیە خۆش دەوێت، موژدەی شەفەقی لێ دەست دەکەوێت.